مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ ئەنجومەنی پێشمەرگەی سەر بە مەڵبەندی سلێمانی ڕایگەیاند کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا پشکی شێری هەبووە لە خەباتی چەکداری لە پێناو سەندنەوەی مافی خەڵکو ئەو دۆخەی بۆ کورد هاتووەتە پێش پشکی ئێمەشی تێدا بووە. دەبێ خەم لە دەوروبەر و کۆمەڵگاشمان بخۆین. ئەوە خوا بە هەموو کەسی نەداوە. ئێوە ئەگەر ئاوردنەوە لەو کاتە کە کاتی خۆی کاک شوان و کاک فلان و کاک فلان و فەرمان دەکاتن براکە دەوریان بینی ئەوانە کە من هەر لە بیر من ینی من هێندێکیان زیاتر بیرەوەریم لەگەڵیاندایە بە تایبەتی کاکشوان هەزار ڕەحمەتی لێبێ پیاوێکی زۆر دڵسۆز بوو لەم شاری سلێمانیەدا بەڕاستی بۆ ئێمە شێر بوو پیاوێکی بەدین بوو بە تەقوا بوو ساغ بوو ئێمەش لەژێر بەیداغی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول وڵڵادا بەرگریمان دەکرد لە چەوساوی میلەتەکەمان لە بەشخۆرایی میلەتەکەمان لە داگیرکراوی نیشتیمانمان بۆی کە خوا لێمان ڕازی بێ دیفاعمان لە خەڵکی مەزڵومی خۆمان دەکرد لە حاڵێکدا ئەم واقعی ئێستا بینین بەرهەمی ئەوەیە دوای فەزڵی خوای پەروەردگار بەرهەمی ئەو خەبات و بەرخۆدان و فیداکاریە هی هەموو لایەک جێ شانازیە جێ ئیفتیخارە کە بابە ئێمەش بەشمان هەبووە ئێمەش خەباتمان کردووە ئێمە شەهیدمان داون چ لە چیاکان چەکداری چ لە زیندانەکانی ڕژێمدا سەرنجاممان خێرکە لەسەر ڕاستە ڕێبەردەوامان لە بەشێکی دیکەی وتەکانیدا مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تەنیا چەند کەسێکیان کردووەتە ملیاردێر و دۆخی ژیانی خەڵک لەو پەڕی خراپیدایە و دۆخەکە بەو شێوەیە بەردەوام نابێت. ئەم وڵاتە دەکەوێتە دەست خەڵکی شایستە خەڵکی خاوەن ئیمان خاوەن ئەخلاق خەڵکێک کە بەڕێی پێغەمبەردا دەڕوە صلی الله عليه وسلم حیفە بۆ میلەتێکی موسڵمان مزگەوتەکانی پڕن لە خەڵکی نوێژکەر حیفە قیامێکی هەبێ نوێژنەکەر بێ دز و گەندەڵ و فاسید و زاڵم بێ جا من پێم وا کاتی ئەوە هاتووە خەڵکە هەڵوەستەیەکی بکە خوا پشتیوان بێ و ئاوڕێک بداتەوە ئێمە ژۆ لە مەیدانەکەدا هەین ئەگەر خەڵک شیعاری بەرز و نزمی گوتووە و جارێک جنێو دەڵێ و جارێک تەسلیم دەبێت جارێک ژێر بە ژێر دەکاو ئێمە وەک چەقیوین کاتی خۆی گوتمان کێ و بجۆڵی ئێمە ناژوڵێین ئەگەر هەر پەتێک لە باریکیدادا پشڕێ پەتی زوڵم لە ئەسوورەیەدا پشڕێ پەتی زوڵمی حکمڕانانی هەرێمی کوردستان هاتۆتە سەر پچڕان دەشی بینن هاتۆتە سەر پچڕان چکە زوڵمیان زۆر کرد خراپەیان زۆر کرد کاکە بۆ کەمێنەیەک دەکەی ملیار لێر لەسەر حیسابی ڕەشوڕوتکردنی خەڵک لەسەر حیسابی نەبوونی ژێرخانی ئابووری لەسەر حیسابی وڵاتێکی ئاوا بێبەرهەم و بێدەرەتان بێ کارگە و بێ مەعمەل بێ ئیش ئەو هەموو گەنج و خەریجانە دەردەچنی چی نازانێت چی بکە هەمووی سەری خۆی هەڵدەگرێ و دەڕوا ئەم وڵاتە بۆ وا لێ دەکەن کەی ئەوە وڵات بەڕێوە بردنە وڵات بە عەقڵی فراوان بە دڵی فراوان بە ئەخلاقی بەرز بە دادگەری بە یەکسانی بەهۆی بە یەک چاو تەماشای خەڵکەی بۆی خێروبێری ئەم وڵاتە بە هەموو کەس بزانی ئەوە بەڕێوە دەچێت. کۆمەڵی دادگەری حیزبێکی ڕەسەنی کۆمەڵگەی کوردیە کە دەیان ساڵە لە خەباتدایە لە پێناو چەسپاندنی دادگەری و مافەکانی گەل و داکۆکیکردنی لە ڕێبازی پیرۆزی ئیسلام وەک بەشێک لە ئاین و نەریتی کۆمەڵگە.